ئەوڕۆ تەمینی ساڵی فێرگەی دامەزراندنی فێرگەی ڕانیە بوو بە خۆشحاڵیەوە بخۆتان دیبین جەماوەرێکی زۆر لێرەیە پیرۆز بێ ئەو یادا تێدا فێرگەی ڕانیەکە بمای حە ساڵە بخۆبەخشی لە شارەکە کار دەکات لە توکمای حە ساڵەدا توانیمانە کۆمەڵێک یاریزانی باش لە کوڕان لە کچان پێ بگەێنین بە خۆشحاڵیەوە ئەو ساڵ یاریزانی کتمانێکێک بووە بەشداری کردو لە خوێنی نایبی فستاڵی کتانەوە لە کوڕانیش کوڕان یاریزانمان هەبووە لە یانەکانی کوردستان یاری کردووە توانیمانە لە ماوەی ئەو چەند ساڵەدا ستودێکی باش بە وەرزشی شارە کوردستان بگەێنین دووبارە پیرۆز بێ یادی فێرگەی ڕانیە فێرگەی دایک من وەکو یەکێک لە کچانی فەرگەی ڕانیە کە ئەو 2 ساڵە من هاتوومەتە ناو فێرگەی ڕانیە و هەروەها یەکەم شت کە من هاتم پەروەردەکردن فێر بم دواتر کە سوودم لێ وەرگرت و ئەمەش خولیای مناڵیمە کە توانیمە ئێستا مامۆستاکان منیان گەیاندە و ئاستەی کە من یاریکردن فێر بم. اف منطقه گربیشه منطقه گربیشش مثلا دو نوع تجاری یتای احیا باقیه و بینوتیه یا زورش بی یا واریوش بر الحمدلله شکر فیگو الحمدلله یا باشه بر همه کی باشه سعرات باشنو یعنی 2000 حتی 3000 یهات یا فروتن شیرا سالا بداية راستی حتی های و نزدیک های و حرف کار کوی گله جنبی بس پشتینگی نو دست اولی واریو بس الحمدلله ویگوی شیرا ما گله جنبی و زارو سعروش حتی حدا کیو باشه يعني دو ربع كا دو كم ربع كويا Aquí estoy simplemente viniendo a demostrar un poco mi arte nada más, un hobby que tengo aquí cuando viajo y bueno, y la gente pues que aprecia un poquito el arte de afuera más que todo, con la técnica de aerosografía que la verdad que es un poquito complicada pero a la vez no difícil de aprender. Las personas que quieran aprender, bueno, ojalá pues que el próximo año regrese por aquí y tengan la oportunidad más que todo de ver algo diferente también. I'm traveling in Europe and everywhere I make busking, I sing some music from myself. Now I'm traveling in Sweden. This is very beautiful